فشار و هێرشەکانی کوردستان بۆ سەرگۆڵی باردەوامە بۆ سەرگۆڵی سامیران هێرشێکی مەترسیدار گۆڵی یەکەم ئەڵڵا گۆڵی یەکەم بۆ هەڵبژاردەی تۆپیپەی کوردستان لە خولەکی 37 یاری گۆڵی یەکەم یاریزان چیاوەر خەمدان یاریزانی کوردی نیشتەجێی ئەوروپا چیاوەر خەمدان یاریزانی یانەی ئارکەیسی سیرکەن بەڕێزان ئەمە دووبارەکردنەوەی گۆڵەکەی هەڵبژاردەی کوردستانە چیاوەر بە زیرەکانە تۆپەکە وەردەگرێت و لە یاریزانانی هێڵی بەرگری هەڵبژاردەی سامیلان دەربازی دەبێت و گۆڵی یەکەمی هەڵبژاردەی کوردستان لە خولەکی 36 تۆمار دەکات. چیاوەر خەمدان گۆڵی یەکەمی هەڵبژاردەی کوردستان خۆشی و شادی یاریزانانی هەڵبژاردەی کوردستان. کیم فرێدریک جۆنسن جێبەجێ دەکات بۆ ناوچەی سزا گۆڵی بەرامبەر بۆ هەڵبژاردەی سامیلاندی سوید. ماتی ئێرە یاریزانی هەڵبژاردەی سامیلاندی سوید گۆڵی بەرامبەر لە خولەکی 50 یاری بۆ هەڵبژاردەی سامیلاندی سوید لە سەرەتاکانی گەمی دووەمی یاریەکە یەکەمین یاری پاڵەوانەتی جامی ڤیڤا بۆ هەڵبژاردەی سامیلان تۆمار دەکات. دەبوایە بەرگریکارانی هەڵبژاردەی کوردستان ئاگاداری ڕێکخراوی ئەم پاڵەوانەتیە بە شێوەیەکی تۆکمە ئامادەکاریان بۆ لێدانی فاول جێبەجێکرا و گۆڵی دووەم بۆ هەڵبژاردەی سامیلاندی سوید گۆڵی دووەم بۆ هەڵبژاردەی سامیلاندی سوید لە بێ ئاگایی یاریزانانی هەڵبژاردەی کوردستان یاریزانانی هەڵبژاردەی کوردستان ناڕەزایی لە بەرامبەر ناوبژیوان دەردەبرندەوەی کە ئاگادار نەبوون لەوەی کە یاریزانی هەڵبژاردەی سویدۆلی کریستیان ستامز لێدانەکەی جێبەجێ کردووە. هەر بۆیە بابزانین دوایین بڕیاری ناوبژیوان لەم بارەیەوە بژیوانی یاری لە بەرامبەر وا دیارە گۆڵەکە دەژمێرێت ئەمەش دووبارەکردنەوەی ڕووداوەکەیە. بەڕێزان گۆڵی دووەم بۆ هەڵبژاردەی سامیلاندی سوید لە خولەکی هێرشێک بۆ هەڵبژاردەی تۆپیپەی کوردستان کاروان حەمە ساڵح تۆپێکی بەرز بۆ ناوچەی سزای هەڵبژاردەی سامیلان هەرفەتێکی بەهێز بۆ هێرزانان هەڵبژاردەی کوردستان گۆڵی بەرامبەر گۆڵی دووەم و بەرامبەر بۆ هەڵبژاردەی کوردستان لە خولەکی 72 لە ڕێگای یاریزان بورهان عەبدولکەریم جارێکی دیکە تای تەرازووی ئەم یاری یەکسان دەکاتەوە و گۆڵی بەرامبەر بۆ هەڵبژاردەی کوردستان لە خولەکی 72 تۆمار دەکات. هێرش و فشارەکانی هەڵبژاردەی کوردستان مکوڕی یاریزانانی ئەم هەڵبژاردەیە بووە هۆی ئەوەی کە جارێکی دیکە ئەنجامی یاری یەکسان بکرێتەوە و یاریزان بورهان عەبدولکەریم گۆڵی دووەم لە خولەکی 71 بۆ هەڵبژاردەی کوردستان تۆمار بکات کە ئەمەش گۆڵی بەرامبەری هەڵبژاردەکەیە.